بەڕێزان سڵاتان لەبێ هیوان باشی و سەلامەتی و لەش ساخی و هەموو شتێکی باشە بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست. بەڕێزان لە ڕاستیە ئەم بابەتەی کە ئێستا لێرە لە حەزوری ئەوەی بەڕێزان پێشکەشی یەکەم عەقڵانیەت و ئاین، ئەم بابەتە دوو هەفتەیەک لەمەوە پێش بزەبت ڕۆژێک پێش دەژن شەوی پێش دەژن دوو شەو پێش دەژن لە چوارچێوەی کۆرس و چالاکیەکانی ناوەندی ڕۆشنبیری هزرا من پێشکەشم کرد بۆ کۆتم بابەتەکە بەناوی عەقڵانیەت و ئاین بوو، بەڵام بەهۆی هەڵەیەکەوە کە پێچێت تەقسیرەکە زیاتر هی من بوو بێ بەوەی کە ڕیکۆردم نەکرد، وەگەرچی پێم نەوترا بە ڕیکۆرد بکەم بابەتەکە وەک کەرەسەیەک بۆ ئەوانەی کە لە کۆرسەکە بەشدار بوون لە بەردەسانە، بۆیە بە ئەرکی خۆم زانیت تۆماری کەمەوە بۆ ئێوەی بەڕێز، بۆ ئێوە بەڕێزانی کە لە کۆرسەکان سوودی لەبین و ئەوانی تریش دواتر ئەگەر مافم هەبێ لە فەیسبووکی خۆم یاخود لە شوێنی تر بڵاوی بکەمەوە. بۆیە داوای لێ بەشەکەی خۆم داوای لێبوردنەکەم و دەستخۆشی ئەەکەم لە گروپی ئەو گەنجە بەڕێزانە لە ناوەندی ڕۆشنبیری هزر کە چالاکن و ئەکتیڤن و خەمخۆرن و لە ڕاستیە گرنگی و بایەخ بەم دیبیت و گفتوگۆیانە ئەگەر چی زیاتر محازەرە پێشکەشکردنە دیبیت نییە کە هیوادارم ئەمە زیاتر سەرکێشێ بۆ گفتوگۆ بۆ خستنە ڕووی ڕاجیاوازەکان دیدە جیاوازەکان و لەوێەوە ئێمە زیاتر لەسەر ئەم بابەت ڕۆشنبیری و ئەم بابەتانەی کە ڕای جیاوازە قسەیان لەسەر بکەین و لە ڕاستیە چارەسەرێکی ترمان نییە. ئێمە لەوەتەی هێن لە فکری ئەوان جیاوازیەکان بتوێنینەوە لە خۆمانە هەموو خەڵکی ڕەنگێک بگرێ وەکو ڕەنگی خۆمان لە ڕاستیاوە هەڵی گەورەی مرۆڤەکانەکەیانەوێ هەمووان وەکو ئەوان وابن. مەولانا زۆر جوان تعبیر لەماکات بەوەی کە خوا عالمی باڵای دروست کردووە کە یەک ڕەنگە یەکە وحدەتە عالمی لاهوت خوا تەنیایە یەک عالەمە تەواو، بەڵام عالمی ناسوود عالمی متفەرقێ عالمی جیاوازیە عالمی ڕەنگە جیاوازەکانە. ئەو کەسەی کە بیەوێ عالمی ناسوود وەکو عالمی لاهوت لێ بکات بە قەولی مەولانا پێی لە کەوشی خوا کردووە لە ڕاستیە، کەواتە مادەم جیاوازی بەشێکە لە حقیقەتی مرۆڤەکان لە واقعی مرۆڤەکان لە غێری گفتوگۆکردن لە غێری دیبیتکردن هیچ چارەیەکی ترمان نییە و بێ گفتوگۆ بکەین وەسپاس بۆ ئەم گروپە گەنجە بۆ ئەم نەوە نوێیە کە بەو پەڕی خەمخۆریەوە گرنگی و ئیحتیمام بە ئەم گفتوگۆدانەوە ئەم دیبیتانەوە ئەم وەکوتی میشەڵات زیاتر ڕەنگی دیبیت بەخۆیەوە بگرێ وەکو محازەرە سپاس بۆیان کەم کارانەکەن و نیشانی دڵسۆزی و عەقڵ گەورەیان لە ڕاستیە بکەبێ هەمومان کۆمەکیان بکەینەوە بەدەمیانەوە بین و من سپاسیانەکەم چەندین جار. بۆی ئەم بابەتە تۆماریەکەمەوە بۆ ئەوەی ئەو بەڕێزانی کە لە کۆرسەکان سوودی دەگەین و دواتری ئەگەر بڵاوکرایەوە لە شوێنی کەسانێکی سوودیەوە لە ڕاستیان بابەتە بابەتی عەقڵانیەت و ئاین من پێشتر لە فەیسبووکەکەمە لە ڕیکلام ناکەم بۆ فەیسبووکەکەم، بەڵام دوو بابەتی تایە یەکیان یەکیان لە میسینگەی هەژان لە هەڵەبجە پێشکەشم کرد بە سپاسەوە بۆ بەڕێزانە، یەکی تریشان هەر لە دیبیتێک هەبوو لەگەڵم گەنجانە بەڵام لە بەناوێکی ترەوە بەناوی گروپێکی ترەوە ئەویان باسی مێژووی عەقڵانیەت و ئاین باس بە تایبەتی لە عالەمی ئیسلامیە لە دوو ترادیسیۆنە لە یۆنان و دەرگیربوونی لەگەڵ مەسیحیەتە و ئەوی تریشان ترادیسیۆنەکەی تر باسی مێژووی ئیسلام و ململانەی بینی عەقڵانیەت و ئەنتیەکەی دژەکەی باسمان کردووە. بۆیە وەک بابەتێکی مێژووی بۆی ناگەڕێمەوە، وەک بابەتێکی مێژووی باسی ناکەم ئەگەرچی ئەو مقدمەیەکە بۆ ئەمە تێگەیشتن لەوە گوێگرتن لەوە زیاتر لەمە حاڵیمانەکە، بەڵام لە بازهێن کاتی شەگەر ناچار بم بۆی بگەڕێمەوە ئەو بە ناچارێ بێ وەکو بابەتەکە بۆی بگەڕێمەوە کە هەوڵ دەم زۆر زەڕوری پێویست نەبێ بۆی نەگەڕێمە بۆی دووبارە بوونەوەی تیانەوێت لە ڕاستیە. لە ڕاستیە من پێویستە بەر لە هەموو شتێک ئەوە ڕوونکەمەوە کە مەبەستمان لە عەقڵانیەت لێرە لە ڕوانگە مێژووکە باسی ناکەم، بەڵکو دەخت لەسەر ئەو ڕاهەندە ئەەکەمەوە کە دژایەتی نێوان عەقڵانیەت و ئاینە.
وبداخل أمام ميجوا معمولة كي وأما حالة شو زانم يعني سائدة كي كروشتوها هو كي سكباسية كي شو زانم ببيان بابتي من كسباسير كسي كما قريت كتير هبه ودبيت من هبه وفتوقو من هبه بيك ولا سرو بابتها طبعا عقلانية أجامان لي بزين ما بتشوف لش السياق كبكارين لش السياق كبكارين عقلانية ما بس من لا عقل بونية لبرامبر شيت بونا أو يكلا كل جالس أو شيء كجوان بودانا نازل كنا مشيار وبخشراو أو يك كشيء عقلي واني هي بخشراو نبيبا عقلاني بون لبرامبر بخشراو بونانية لبرامبر شيت بونانية لغاسيا عقلانية وكوي كلا سجن فقهاء مسلمان بكارين مثلا فقهي شافعي بخينا وفتح القريبي شافعي بخينا وفقهي فقهاء بخينا كتشواري عند أيام باو بلام هجدا دقا قلنا هجدا فقه ريتش كي فقهي مزاري فقهي باو كان يعني طبعا للراسية همو أوانك باز لأنه يشكدنا كالا لسر عقل فرزة باسي زكاتك لسر عقل فرزة باسي حر به عقل به للراسية عقل أولا يلا برامبر شيتا بكرهاتوا إما اللي راه عقل لبرامبر تشمكي وشي الشتا بكرنين إما عقلانية بكرين عقلانية إما اللي راه ما بس من لا ريتشكيك ريبازيك ميثوديك ديديكي معرفية ديديكي وجود ناسي بون ناسي إنسان ناسية كبشت بتشي بسه پشت بە لۆژیکی عقلی پەتیە بەسێ عقل ئەکاتە سەرچاوەی بنەڕەتی و سەرەکی بۆ ئەزمونکردنی معریفە پشت ئەبەسێ بە عقلی پەتی ینی ئەو منهەجێتێکی بیرکردنەوە کە باواتەوە منهەجێتێکی بیرکردنەوە کە عقل ئەکاتە بنەمای بیرکردنەوەی تەواو منهەجێتێکی لێرامە عقلانەت مەمەسمان لەمەی منهەجێتێکی بیرکردنەوە کە عقل ئەکاتە بنەمای بیرکردنەوەی خۆی پشت بە وەحی پشت بە میثۆلۆجیا پشت بە ئەفسانە پشت بە خوڕافە پشت بە جادوو پشت بە هیچ کام لەمانە نابەسێ بەڵکو پشت بە عقڵە بەسێ عقلی ئەزمون عقلی ئەزمونکردن و وەکو ڕێچکێ باش ئاین بەسمان دەچێت لە ڕاستیە ئاین ئێمە بەسمان ینی ڕوونتر بڵێم وازەحتر بڵێم ئێمە لێرە لە بابەتی ئاینای کێشەمان لەگەڵ خوا نییە کێشەمان لەگەڵ ئەوانیە خوا هەیە نییە کێشەمان لەگەڵ ئەوانیە باوەڕمان بەخوا هەیە باوەڕمان بەخوا نییە هەموو مێژووی بەشەریەت بە جۆرە لە جۆرەکان باوەڕی بەخوا بوو هەموو مێژووی بەشەریەت بە جۆرە لە جۆرەکان باوەڕی بەخوا بوو ئێمە لێرە کێشەمان لەگەڵ هەڵگرانی ئاینی خوایە ئێمە لێرە کێشەمان لەگەڵ سیاقێکی مێژووی ئاینداریە ئێمە کێشەمان لەگەڵ کەسانێکایە کە جۆرێک لە تەسەوریان هەیە بۆ خوا جۆرێک لە تەسەوریان هەیە بۆ دین جۆرێک لە تەسەوریان هەیە بۆ دینداری کێشەمان لەگەڵ ئەم ڕەوتایە کێشەمان لەگەڵ ئەم بیرکردنەوەیە کێشەمان کە زۆر جار وەکو بیرکردنەوەی ڕەسەنی خوایی خۆیان ناسێنێت نازانم بە چ بەڵگەیەک و بە چ دەلیلێکەمەکە بەڵام ئەوە بەهەرحاڵ ئێمە کێشەمان لەگەڵ ئیمان بەخوا و نائیمان بەخوا نییە لەم بابەتە بەڵکو بابەتەکەمان باسی قسەکردنە لەگەڵ ئەهلی ئیمانە لەگەڵ ئیمان لەناو سیاقێکی مێژووە لەگەڵ کۆمەڵە کەسانێکە کە کێشیان هەیە لەگەڵ عەقلانیەت کێشیان هەیە لەگەڵ عەقلانیەت ئەوە کوتم بە هەموو مێژوو لە مێژووی مرۆڤایەتیە ئیمانی بە جۆرێک لە مقدەس هەبووە ئیمانی بە جۆرێک لە خوا بێ ناوی خوا نەبوو ناوی ڕەب نەبوو بێ ئیمانی بە هێزێکی باڵا هەبووە باوەڕی بە هێزێکی باڵا هەبووە وەکوتم ئەمە کێشەمان لەگەڵ نوێنەرانی ئەم هێزایە خوان بە نوێنەرانی نەزانەزان تەنانەت لە پێش فرە خوایە مەسەلەن سحر جادوو چییە؟ جادوو باوەڕبوونە بە هێزێکی باڵا کە کۆنترۆڵی شتێکت بۆکە لە عالەمی مادیە کەسێک ئەوێ شتێک بەدەست بێنێ چێتە لای جادوگەرەکەڵێ بە پشتبەستن بە هێزێکی باڵا ئیترە هێزە ناوەنێ جنۆکە و هێزە ناوەنێ هێزێکی نازانم چی کۆمەڵە ناو جاریوان ناڵێ ئەوان هەڕڵێ ئەوان گرنگ ئەوەیە تەنانەت لە قۆناغی جادووە مرۆڤ تەمەنێکی زۆر مرۆڤ سەرکاری لەگەڵ جادووە بووە لە ڕاستیە ئاینەکان هاتوون بەڕێیان لە ژێر پێی جادووە دەڕێناوە هەروکو چۆن بەڕێیان ئاینی یەکتاپەرستی بەڕێی لە ژێر پێی فرەخوای ئاینی فرەخوایە دەرهێناوە ئەمیش هەر بریتی بووە لە چی بریتی بووە لە باوەڕبوون بە هێزێکی باڵا هەروکو چۆن یەکتاپەرستی باوەڕبوونە بە هێزێکی باڵا هەروکو چۆن فرەخوای باوەڕبوونە بە هێزێکی باڵا گرنگ ئەوەیە
لە هەموو قۆناغێکی مێژووە مرۆڤ بە جۆرە لە جۆرەکان باوەڕی بە هێزێکی باڵا هەبووە. میثۆلۆجیا چییە؟ میثۆلۆجیا بریتە لە حکایەتی خوا. میثۆلۆجیا بریتە لە حکایەتی خوا. ینی ئەم هەموو میثۆلۆجیا لەناو میلەتانە هەیە بە جۆرە لە جۆرەکان حکایەتی خوامان بۆ گەڕێتەوە. بۆیە وەکوتم باوەڕ بەبوون بەخوا بووە چفرە خوایی بێ، چ ئەدیانی تەوحیدی بێ، ئیبراهیمی بێ کە دواتر هاتوون. ئەمانە خاڵی هاوبەشیان بریتە لەوەی کە سەرچاوەی معریفە لای ئەمانە بریتە لە سروش، بریتە لە وحی، بریتە لە هێزێکی نادیار، ئەو باسی عقڵمان کرد، بریتە لە بیرکردنەوەیکی عقلانی کە معلومە تعامل لەگەڵ شتە بەرجەستەکانەکە. بەڵام ئاین بە هەموو چەشنەکانیەوە بە وەحدانیەکانیەوە، یەکتاپەرستەکانیەوە، فرەخوایەکانیەوە، تەنانەت ئەفسانەکان و میثۆلۆجیاکان و هەموو ئەوانەی کە هەیە، تەنانەت سەحریش، هەموو ئەمانە پشت بە لە معریفەی خۆیان، لە دیدی خۆیان، لە وجودناسی خۆیان، لە بوونناسی خۆیان پشت بە هێزێکی نادیارە ئەبەستێ کە لە ئاین ئاسمانەکانە تەمان بە وحی ناو ئەبرێ و لە خواوە دێ. ئیتر ئەم وحیە چۆن دێ؟ ئەمیش جارێکی تر مناقەشە و قسەی زۆری لەسەرەکە کرێ، قسەی لەسەر بکەین لە کاتانێکی ترە. هەندێک مەسەڵەن بە پێی تێڕوانینە ئاینیەکە موسا کە ئەچێ بۆ لیقای خوا لەو سەرەوە بە ئەلواحەوە تاتە قوڕەوە ئەگەڕێتەوە و لەم تاتە قوڕانە وەسایە عەشری تایە، وەسیەتەکانی تایە کە ئیترەوە خوا دەوێتی بە موسا هێنێتەوە بۆ بەنی ئیسرائیل، ئەوەی کە کاتێک دێتەوە سامری بەنی ئیسرائیل لە خشتە ئەبا ویان کاتێک جۆرەکە پەرست. مەسەڵەن لە مەسیحیەتە بە پێی ئاینی مەسیحیەت خوا خۆی دێتە ناو جەستەی مرۆڤێکەوە و هەر لە مناڵیەوە قسەکە و قسەکانی وحین، ینی کۆی ئینجیل ئەمە هۆڵی بایبڵمانە، هۆڵی بایبڵ عهدی قەدیم و عهدی جدید، عهدی قەدیم ئەوە تەوراتە، عهدی جدید سەردەمی عیسایە. ئەمە ئیتر نییە، وحی نییە، سروش نییە، بەڵکو خۆی قسەکە، مەسیح خۆی قسەکە، بەڵام مەزدەری قسەکە لای مەسیحەکان وحی خوایە، خۆی خوایە، چونکە خۆی خوایەوە لە ئاینی مەسیحیا بەخوازانێ. لە ئیسلامە عفەن لە مەسیحیەتە خوای واتۆتە ناو جەستەی مرۆڤ و بۆ ئەوەی ئەو گوناهە گەورەی کە باوکە ئادەم ئێمە کردوێتی هەڵی گرێتەوە، مەسحی کاتەوە، ئەو گوناهە گەورەی مەسح کاتەوە. بە هەر حاڵ لە ئیسلامە پێغەمبەر ئیسلام وحی بۆ دێ، هەندێک جارم لە هەندێک حەدیثاتوە کە وەک گیزێک دێت، هەندێک جار ڕاستەوخۆ لەگەڵ جوبرەئیل قسەکە و هەندێکی ژەڵەن هەندێک جار وەکو خەو بە شێوازێکی خەوا دێت. ئەمە تیۆری زۆر هەیە لەسەرەوەی کە وحی چی و چۆنە. گرنگ ئەوەیە هەموو ئەمانە کۆکەیتەوە، سەرچاوەی معریفەکەی بەرجەستە نییە، یعنی ناچێتە ناو چوارچەوەی میتۆدی عەقڵانیەتەوە. عەقڵ ئەمە کاری من نییە، ئەمە کاری من نییەوە، معلومە ینی ئەگەر ئەمە فۆرمولەکەین لە نمونەیەکە، ئەو کاتێک کە پێغەمبەر چێت بۆ ئیسرا و میعراج و دێتەوە بە قوڕەیش ئەڵێ من چوومەتە فەڵەستین و عروجم کردەوە بۆ ئاسمان، ئەوانش بە گاڵتە جاڕیەوە بە ئەبوبەکری هاوڕێ ئەڵێن کە هاوڕێکە دواڵێ، صاحبەکەت هاوڕێکە دواڵێ، ئەویش ئەڵێ زیاترم پێ بڵێ من باوەڕی پێکەم، لەوەش زیاترم پێ بڵێ. ئەمە عەلاقەی بە بیرکردنەوە نییە، ئەمە عەلاقەی بەو سیقەیەوە هەیە کە ئەبوبەکر هەیەتی بە پێغەمبەر و ئیمانی پێنەوە ئیمانداری ژەروایە، عەلاقەی بەو سیقەیەوە هەیە کە هەیەتی بە مەزدەڕەکەی بە چوارچێوەیەکی عەقلانیە. ئەوە گرنگ ئەوەیە عەقڵ شتێک قبوڵ ناکە کە ئەزمموی نەکات. مەسەڵەن عەقڵ ئەوە قبوڵەکە چۆن لای من و تۆ ئاو بریتە لە H2O ئەبێ بیتە مختبەر تاقیکێتەوە، کەسێکی تریش ئەبێت تاقیکاتەوە بۆ ئەوەی کە ئەوە مەسەڵەن ڤایرۆسی کۆرۆنا کە نەتیجەکەی دۆزیتەوە، بەمە باوەڕ ناکە زانایەک بڵێ ئەمە ئەبێت لەسەر 30,000 کەس 30,000 دەستە 30,000 کەس تەجروبە بکرێ، ئەزمون بکرێت بۆەوەی نقطە ضعفەکانی دەرکەوێت. اینجا وەکو ئەتوانین تەصدیقی کەی، عەقڵ بڵێ ئۆکەی ئەمە باشە، بەڵام دیارە وحی بەو جۆرە نییە. ئەوان لە پەیوەندی نێوان ئاین و عەقڵە، لە پەیوەندی نێوان ئاین و عەقڵە لە ڕاستیە سێ گروپ هەن، بەگشتی گروپ زۆرن، بەڵام سێ ڕەوت هەن. ڕەوت یەکەمیان بە مطلقی عەقڵ ڕەفز دەکەن، ڕەوتێکی ئاینیە بە مطلقی ئاین ڕەفز دەکەن. طبعا ئەمە لە ئاینی جوولەکە هەیە، ئەمە لە ئاینی مەسیحیە هەیە، لە ئاینی ئیسلامیش هەیە.
لعين إسلام يكمن جروب كانوا نرايتي أما يكردوا بريتيلا حنابلة حنبليا كان شيء جوريان لقال معتزلة لتشابو معتزلة هندي شتهبو يعني أما ناكريتو أم نصا النصا وكو الظاهر ورقري ناكريت وكو الظاهر ورقري وما رميت إذ رميت ولكن الله رمى وكم الله آية تريزور يعني لم بابتانا معتزلة كان كيش طبعا معتزلة جوج من كان من معتزلة أو إلى توحيدية بهرحال أم جروبا عندك تأويلات عقلانية أنا كرت بو كمالك آيات وكمالك نصي ديني بلان لراسيا حنبليا كان كلن أمان رفزك حنبليا كان نكتنيا كلنا أمان رفزك همو مذهبي كتيران رفزك الجيكا أخويا إما دو جور مذهب من هي مذهبي فقهي من هي شافعي وحنبلي وهتاو كداي بلان مذهبي عقيدتيش من هي مذهبي عقيدتي بريتي ولا حنابلة بريتي ولا أشعرية بريتي ولا معتزلة بريتي ولا ماتريدية أمسيانة طبعا ده صلاتي سياسي لمرحلة كا أمين ومأمين ومتوكل لسردمي ودوانا معتزلة كان زيادة الظالبون وكشتاركي زور ينكر لزانا كان يدج بخويان وأواني تليش كلا أوانوات رحميان بوانك طبعا كشتاري زور ينكر لوان بارحال أو بابة تاريخي بابة إيمانية جرينجا ويا يا كمين جرقي يا كمين تشيشي يا كمين بريك كوتني عقلانيته ظاهرية عقلانيته ظاهرية داخل نايشنا بريبا باطنيته ظاهرية باطنيته وش تيجي تردو أو مانية لا بيني معتزلة ولا بيني حنبلية بهذا كإمام محمد يقول حنبل رمزي كم يعني كشيء جوريه ولا قال فقهاء كانوا سردمي خويا بلام دواتر ام ده صلاتي سياسي بيستي بيك مذهبيه بو يديت كوكتيلك دروسك لهمو امانه اشعريه دروسك اشعريه كوكتيلك لهمو امانه لان دروسك وابي بيت مذهبي ده صلاته فتابتي لسردمي صلاح الدين الايوبي ولا دواترا اما زبانا هر يكو هرجعوا مذهبي بيت فرمان رواو بلام اويك باوبوا مذهبكاني تربون حنبلي خاوند صلاه نبوه تام اخيره طبعا منظري دوهمي حنابلة بريتيل ابن تيميه واخيرا محمد يكون عبد الوهاب وام فورما استاباوا ام فورما لنا اسلام طبعا انت عقلانيه ببلاي امتياز دج عقلانيه لنا اسلام لنا مسيحيه هي لنا جولكا هي جولك كان امريكا او جولك كان كلا قدس اورشليم نشتجين تا استاشكم الاشتان هالبيرفزا لروي دابونيريتو هم امانه جروبيه كمان كنت من اينين ومطلقا عقليا بيرفزا جروبي دوهام بريتين لواني بجوري لجورا كان اينين بيرفزا ياخذ بابلين اينين بيرفز دي وقوي دجاتي اين كان اينين بيرفزا وقوي كسرتشاوي معرفه به أين بيرفز وقوي كسرتشاوي معرفة به أغوست كونت فيلسوف فرنسي لهذا حوصونه وهشتا قناغ كان بيركرنوي مراد كابسي بشوا الله قناغي سرتاي بيركرنوي مراد بريتلا قناغي لاهوتي وتفكيري بيركرنوي أفساني أسطوري قناغي يكمي مراد قناغي سرتاي بيركرنوي مراد بريتلا قناغي لاهوتي وتفكيري أسطوري قناغي دوهم بريتلا وتبير كنا عينية أسطوري أفساني قناغي توم كعقل بشر قشاء كازياتر بريتيلا قناغي ميتافيزيقي أقام لم لما خلش يا ما مثقف يا ما كلمة ميتافيزيقات زربة الله ترجمة كراوة ياخذ زربة الله باس كراوة وكوي كباسي جهاني غيبانيت ميتافيزيقات جهاني غيبانتني هرباس يوم موجودة بس يوم جهاني بلام اللي يقدانا وكانوا الراضة كرناك وتفسير كرناكي تنيا للروتشيوه للروي اللي يقدانوه كبابي بلقي عقلي أزموني باشا من واي أبينم هسه أنا قال نمونيك بين ما أقدر دوباره بو عندك تان دواي اللي بردنا كم أو تريد أرسطو وتويتي جوازيه لبيني جنوب بياوا باشا ولراسيا بتشي أزاني جوازيه يشغله هنا كاني بتشي أزاني والله عددي دانا كاني جماري دانا كاني بياو زياترة لأفراد يا باشا عندك الفيلسوف كان يدوا تذكر رخني اللي يقرن يتخوش ذاك اللي قال يا ابو دمي بكرداته
دانەکانی خۆی و دانەکانی ئەوی بژماردایە بۆی دەرەکەوتکەوانە بوو کەواتە ئەم قسەیەی ڕای من وایە من وای ئەبینم بیرکردنەوەیە لە چوارچێوەی بیرکردنەوەیکی میتافیزیقی لە بازدەی بیرکردنەوەی ئەزمونگەرانیە بیرکردنەوەیکی ئەزمونگەرانیە بۆیە مەرحەلەی دووەم ئەگۆست کۆنتەڵێ بریتە لە چی بریتە لە بیرکردنەوەی میتافیزیقی ینی بێ ئەزمونگەرایی وەگەوەی کە لە مختبرات تحلیلیکەی تجزیەکەی باش قۆناغی سێهەم ئاگۆست کۆنت ئەڵێ بریتە لە عەقلانیەت و بیرکردنەوەی عەقڵی مجەڕەد عەقڵی زانستی لێرەوەیە فرانسیس بیکۆن و عەقڵی تەجروبی سەرهەڵدەدا فەلسەفەی معاصر سەرهەڵەدات ئەوترێ فەلسەفەی معاصر بریتە لە ئاگۆست کۆنتەوە بۆ دیکارت لێرە ئەمان چیان کرد ئەمان هاتن قسەیان لەسەر ئەبستمۆلۆجیا معریفە کرد ئایا معریفە ممکنە ئایا بەڕاست مرۆڤ بەدوای حەقیقەتە ئەگەڕێ بەدوای معریفە ئەگەڕێ بەدوای وجود و سڕی وجودە ئەگەڕێ کە نەک لەکوێوە هاتووە چۆنە چۆن ئەم دوشتی جیایە ئەگەمان لێبێت لەکوێوە هاتووە ئیشی ئاینە چۆنە ئیشی زانستە ئەگەمان لێبێت ئایا معریفە ممکنە ئایا بەڕاست ممکنە ئێمە بزانین ئەتوانین بزانین ئەوەی کە زۆر جار لە ئایناوترێ نەخێر ئینسان ممکن نییە بزانێ ئەبێ لە خوا وحی بۆ بێ وەخوا خۆی دروستکەری ئەم کەونەیەوە خوا ئەتوانێت ئەم کەونە بە ئینسان بناسێنێت ئەم فەیلسوفانە لە ڕێی عەقڵانیەتی مجەڕەدەوە پرسیاریان لەوە کرد ئایا بەڕاست معریفە ممکنە ئەبستمۆلۆجیا ممکنە لێرەوەیە چۆن بزانین ئەو ڕێگانە چین کە بزانین ئاین تەواو ئاین ئیشی خۆی تەواو کردو ئەڵێ چی ئەڵێ من لە ڕێی وحیەوە هەموو شتێ ئەزانم باشە فەلسەفەکان لەسەر عەقڵەکە ئەویشە بێ بۆمان ڕوون کاتەوە ڕەوتەکەیمان بۆ ڕوون کاتەوە کە ڕێگا و سەرچاوی معریفەی تۆ چییە کە بریتە لە عەقڵانیەت و بریتە لە ئەزموونی عەقڵانیەت لێرەوەیە فەلسەفەی عیلم پیا بوو لێرەوەیە ئەو کە عیلم چییە ئایا عیلم هەیە لێرەوەیە ئەو قسەی پیا بوو کە ئاین عیلم نییە ئەوە پیا بوو کە لە ڕاستیا علمی اجتماع عیلم نییە بە معنای تەجروبیەکەی فەلسەفە عیلم نییە باشە قەولە مەشهورەکەی مارکس کە ئەڵێ چی فەیلسوفەکان گرنگی و بایەخیان بە تەفسیری ڕاوەی جیهانەدا نەک بە گۆڕانکاری لە جیهانە لێرەوەیە کۆمەڵێک بابەتی ترپیا بوو و هەر لێرەوە لە ڕاستە خاڵێکی جەوهەری سەریالدا بریتە لەوەی شەکی منهجی گومانی منهجی علم لەسەر گومانی منهجی گومان باسمان لە گومانی شێتانە نییە باسمان لە گومانی منهجیە زانە گومانی هەیە بە دوای گومانەکانە ئەڕوا ئەگاتە دەراویشتە و نەتیجەیەکی زانستی میتۆدێکی بەرهەمێکی زانستی باشە و هەر دوایەوە جارێکی تر یەکسەر زانایەکی تر دێت شتێکی تر کەشفەکە کە ئەو هەڵەوەشێنێتەوە نیوتن چەند زەمانێکی زۆر لیدەر پێشەنگی زانست بوو لە فیزیا بەڵام دواتر ئەینشتاین هات نیوتن چی وتی زەوی هێزی جاذبێتی تایە بەڵام ئەینشتاین هات نەخێنەوە خڕەفێ زەوی هێزی جاذبێتی تیا نییە ئێمە مەجالی جاذبیمانە لە بینی زەوی و لە بینی ئاسمانە کە پێڵ ئاسمان مەجالی جاذبیمان هەیە ئەوە هێزی کەهکێشان و ڕاکێشانەکەی تایە لە ڕاستیە بۆیە ئەمە طبیعەتی زانستە و زانست لەسەر منهجێتی گومانکارەکە و بەم منهجێتە گومانگەرایی خۆی ئەگات ئەو نەتیجە علمیانەی کە ئەمڕۆ بەشەریەت لە سایە پێشکەوتەوە حاوەتە بەڵام ئاین ئیش لەسەر گومان ناکە ئاین بۆ یەقینیشەکە و کار لەسەر یەقینەکە لە ڕاستی بۆیە باسی ڕەوتی سێم بکەین ڕەوتی سێهەم ئەمان نا وەک بڵێ عقل ڕەفز دەکەن وەلا ئاین ڕەفز دەکەن بەڵکو هەوڵیان داوە بەردەوام تەوافقێک لە بینی ئاین و عقڵا دروستکەن مثلا لە هەموو ئاینەکانی شادیسان ئەمە بووە لە هەموو ئاینەکان ئەم محاولەتانە هەیە لە جووە لە ئاینی جووە مثلا موسا بن مەیمون هەیە موسا بن مەیمون 1938 لە قورطوبە ژیاوە 1938 میلادی لە قورطوبە ژیاوە موسا بن مەیمون مەیمونە دیز ئەو ناوەکەی ترێتی ئەمە فەیلسوفێکە جوولەکەیە بەڵام تەمەن ناو سەقافەی ئیسلامیە ژیاوە ئەم پیاوە یەکێک لە ئیشەکانی بریتی بووە کە تەوافق کە لە بینی ئاین و عەقڵانیەتە موسا مندلسۆن ئەمیش هەر لە 1973 ژیاوە کە لە قودس ئەو ژیاوە یا لە زانم هەردوو ناوەکە هەیە ئۆرشەلیم هەیە قودس هەیە هەردوو ناوەکەشی تەمەن هەر یەکشتە قودس پیرۆز ئۆرشەلیم ئۆر سەلام شاری ئاشتی شاری
لە مەسیحیەتیشا بە هەمان شێوە لە مەسیحیەتیشا بە هەمان شێوە کۆمەڵک زانای گەورەی مەسیحی هەبوون کاریان ئیشیانە سەرەوە کردووە مەسەڵەن لە بیزەنتی غەربیە لە بەشەکەی ئیتالیای بیزەنتا دوای ئەوەی کە ئەم بەشەی تری لەلایەن تورکەکانەوە داگیرەکرێ لە بەشەکەی ئیتالیا قدیس ئۆگەستین هەیە کە لە 354 میلادیا ژیاوە بە تەسیری ئەو فەلسفەی کە لە بیزەنتی شەرقیەوە گوازێتەوە بۆ بیزەنتی غەربی دوای کە تورکەکان داگیرانەکەن فەلسفە فەیلسوفەکان بخۆیان و کتێبەکان و نووسراوە زانستیەکانیانەوە چون بەرەو بیزەنتی غەربی و ئەوێ بەجێ هێڵن ئەم پیاوە دوو کتێبی گەورەی هەیە ئەترافات و مەدینەة الله شاری خوا و دانپیانان ئەمە دوو کتێبەکەی قدیس ئۆگەستینە فەیلسوفە یعنی ئەگەر بەو مانایە وەریگرین ئەگەر بچینە بنەڕەتەوە نەخێرە جۆرە کەسانە فەیلسوف نین نازانم من چۆن جورەتەکەمە هەوڵێن بەڵام بەهەرحاڵ پیاوێکی ئاینیە محاولەکە تەوافقێک بکات لە بینی ئاین و لە بینی ئاین و لە بینی عەقلانیەتە قدیس ئۆگەستین دوای ئەو لە 1274 تۆماس ئەکواینس هەر لە مەسیحیەتە لە ئیسلامە زۆرێکمان هەیە خەریکە محاولەتە بوون کندیە حافظە ڕازی کیمیاگەر بیرونیە فارابیە بن سینایە بن ڕشتە بن خەلدونە فەیلسوفانێکی تری زۆرن کە ئەمانە لەو ڕێچکە و لەو جەماعەتەن کە هەوڵیان داوە لە ڕاستیە تەوافقێک دروستکەن لە نێوان دین و عەقڵە بەڵام بەداخەوە ئەمانە هەمیشە مەرفوز بوون لە کۆمەڵگەی خۆیان هەمیشە مەرفوز بوون کە سزاتر دێنە سەری یعنی ابن ڕشد قسە مەشهورەکەی باوە ئەڵێ کە ناکرێت خوا ئاەتێک دابەزێنێ بە وەحی ئاەتێک دابەزێنێ کە ئەم وەحیە لەگەڵ عەقڵە تعارضیە بێت لەگەڵ عەقڵی ئینسانە تعارضی بێت لەگەڵ کاتێکە کە خوا خۆشی عەقڵەکەی بەخشیوە بە ئینسان بۆیە ئەم ڕەوتە ئاوایە ئیش لەسەرەوەکە کە تەوافق کا لە بینی چییە تەوافق کا لە بینی عەقلانیەت و ئاینە طبعا ئەمانە لە معاصرە لە هاوچەرخە پێیان وترێ مفەکری دینی یان متەنەوری دینی مفەکری دینی بەردەوامە ئەو خەتە متەنەوری دینی مفەکری دینی نصر حامد أبو زيدة شحرورة نصر حامد أبو زيد خوتانا زانن يعني أزهر ومثقفين إخوان لجنة كان جاكر دو وأوري هولندا بو وتكفير كرا وكمالشت نصر حامد أبو زيدة شحرورة طه عبد الرحمن المغرب لنا وفارسكانا عبد الكريم سروشة مهدي بازرقان بيشترك رئيس وزراء بو أم عبد العلي بازرقان أنا مهدي بازرقان كيفيشتر رئيس وزراء بو ملكيانة شبسترية عبد الكريم سروشة أمانة ومفكران ك روشنبيرن كاريان لسروي توافق كان لبيني تشيا لبيني آين وعقلانيتها بلام الراسية أمانة بروجة كان العالم الإسلامي سري نقرتوا أمانة متهما تاوان بارن يعني لا يخوما چندها كومنت من بيني شحرور أويتر برو جهنم جلور بويا أو مثلا للتاريخ جوال حنابلة بقرأ جوال فقهاء مسلمان بقرأ درباري كندي درباري حافظ درباري ابن رشد أما أنا زنديقا أما أنا عالمي إسلامي زنديقا أما أنا متهما يعني أجر عالمي غربي لعالمي غربية برونو سوتيمرا بلام مسيحية كنيسة لشوني برونا بيكركي بودروس بالرسمي كنيسة كاثوليكي دوالي بردني لداروين كده باشا بهرطقة تاوان باري كردوا واصلا يسال لغربه باوا هيك كزور بوزيشن هنا تو عذري هنا تو الان شي الله بابايت او انا عذري يعني مسيحيات او عند بنيا ولا تاريخها او عند بنيا ولا تاريخها هر خليج عذري هنا انا و بوزيشن انا ويبو او فنانيك والله الاسلام تاساش بوزيشن انا ونيه تاساش ابن رشد متهمه تاساش ابن خلدون متهمه تاساش معنا يعني او تازكانيان متهما بالربزانه شلون باس يشحنوا لك بربزانه انا صراحه مدابو زي تشيل يكرا بربزانه بوي امانه سكردنا سر سروج بزانه ايران الدروي ايران بزانه تو كل سقسي لسركري سكردنا سر ملكيان كامانه يكشتكن ايشان اويا التوافق كان بين عقلانيه الدين يعني بين خلچينا ام دين ام خرافاتنيه ام دين دعجنيه ام دين اونيه باش تشكي هزي كي كريش هي الله اسلام اما دعشه اسلام اما يستي ايران طال هیچ پێویست بە قسەکردن ناکە ئەمە وەجه ڕاستەقینەکەیەتی ئەمانەی کە پێیانەوەن تەنویری دینی ڕۆشنبیری دینی لە ڕاستیە کار لەسەر ئەوە ئەکەن محاولەی ئەوە ئەکەن لە هەوڵی ئەوان
بۆ ئەوی بە بەرامبەرەکانیان بڵێن نەخێر وەرن ئەمە طبعا بەچی مەسەن شەحرور لە ڕێی چیەوە ئەمەکە لە ڕێی ئەو میتۆدە زمانەوانیەوە لە ڕێی میتۆدی زمانەوانیەوە ئەو کارەکە و نەسر حەمد ئەبو زەیدیش بە هەمان شێوە بەگەڕانەوە بۆ ابن عەرەبی بۆ ڕاوەکردنی دەقەکان و کتێبەکانی ابن عەرەبی و مثلا عەبدولکەریم سروش هەر لەو ڕێگەی محاولەی عەقڵانیەتەوە سەر خورافەی شیعەکە طبعا لەسەر هەمووی قسەکە بەتایبەتی لەسەر شیعە چونکە خۆی کەسێکی شیعە گرنگ ئەوەیە ئەم پرۆژەی عەقڵانیەتە کە گروپی سێ من ئەیانەیە تەوافق بکەن لە بینی عەقڵانیەت و ئاینە لە عالەمی ئیسلامیە پرۆژەکان نەک سەری نەگرتووە لە تەریخا ئەوە کندی و جاحس و هەموو ئەوانەمانەوە دەبن ڕۆژ و هەمووان نەک پرۆژەکان سەری نەگرتووە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ ئەمانەی نوێژ فەشەل هێنن و لە ڕاستیە جیهانی ئیسلامی یەکلا ئەبێتەوە بۆچێ یەکلا ئەبێتەوە بۆ ئەوانەی کە ئەنتی عەقڵانین هیچ کاتێ هێندەی ئێستا سەلەفیەتێک کە بە ئەحمەدی کوڕی حەنبەل دەستی پێ کردووە بە ابن تەیمیە منەظری دووەمیەتی محەممەدی کوڕی عەبدولوەهاب لەو سەردەما منەظری سێهەمیەتی و دەسەڵات دەگرێتە دەست لە خەلیجە هیچ کات هێندەی ئێستا لە عەقڵانیەت لە فۆرمی سەلەفیەتە بەهێز نەبووە بە قووەت نەبووە و هەژمونی نەبووە بەسەر بیرکردنەوەی ئەگەر ناوی بنێن بیرکردنەوەی عالەمی ئیسلامی لە ڕاستیان سەلەفیەت کاڵین سەلەفیەت بیرمان بۆ دکتۆر فلان و فلان و فیسال و کۆمەڵە گەنج شەڕواڵەکەی تۆزە کورت کردوتەوە ڕیشە کێشت بۆمانە نەچێت ئەوانە گەنجێکن چۆن کەسێک بۆی هەیە ئەزمموی چەند ساڵ کۆمۆنیست بوون کا با کەسێکیش قیچەکە ئەزمموی سەلەفی بوون بکە با کەسێکیش ئەزمموی چوزانم چی بوون بکە نه سەلەفی بوون بە معنای ڕەفزکردنی عەقڵ تەنیا بریتینە لەو ڕەوتەی کە خۆی ناوناوە سەلەفی بەداخەوە ئەمڕۆ نەک تەنیا ئەو ڕەوتەی کە سیاسەت ڕەفزەکە و بە کولی کە ناوێنە سیاسەت ڕەفزەکە تەمەنە بە جۆرێکی تر سیاسەتەکە دژی عەقڵانیەتەوە چەندین جار من خۆم لە کەناڵەکانە گوێم لێ بوو ئەڵێ عەقڵانیەت تۆ عەقڵانیت ئەنی بەرامبەرەکەی تۆ عەقڵانیت ئیسلامی سیاسی بە هەمان شێوە سەلەفیە یعنی ئەگەر تۆ بە شخصێکی خوانی بڵێ ڕات چییە دەربە مەسەلەن بڵێ غەرب ئەمەی هەیە بڵێ حەزارەتی غەربی ئەم فەیلسوفانەی هەیە ئەم مفەکرە گەورانەی هەیە ئەم زانایانەی هەیە ئەڵێ منش کندیم هەیە جاحزم هەیە ڕازیم هەیە ئەمانەم هەیە بەڵام هەر دوایی لێ بپرسە لە سیاقێکی ترە بڵێ ڕات چییە دەربارەی کندی دەربارەی جاحز دەربارەی ابن ڕۆژدە کافری مطلقاً باشە اعتقادیاً پێی ڕەفزە بۆ چونکە لە منزورێکی ئەوش سەلەفیەت وەک بازارێکی گەورە چۆن عنوانێکی هەیە وەچیتە ناوەوە هەردووکانە جارێکی تر عنوانێکی تری هەیە سەلەفیەت چەترە گشتیەکەیە عنوانە گەورەکەیە ئەگەر لە ناوەوە ئیسلامی جیهادی ئیسلامی خوانی ئیسلامی فلانی ئیسلامی فیزاری هەمووی سەلەفیە و سەلەفیانە بیرەکاتەوە ولا ڕاستیە ئەشعەری بوون ئێستا بە کاملی حەنبەلی بوون زاڵە بەسەریە بە کاملی حەنبەلی بوون زاڵە بەسەریە یعنی لە سەردەمێکە یەکێکی وەکو مەسەلەن من صلاح شارەزووری لەنا ئەو ڕەوتاکە هینی پێڕەفزە عەقڵانەتی پێڕەفزە منتەقە تەزەندەقە هەر کەسێ لە ڕوانگەیەکی لۆجیکی و بیر بکاتەوە زندیقە باشە لە کاتێکا کە غەزالی منطق بە فەرزی کیفایە زانێ ئەگەر چی فەلسەفە ڕەفزەکە بەڵام منطق بە فەرزی کیفایە زانێ یعنی میتۆدی لۆژیکی بۆ بیرکردنەوە بە فەرزی کیفایە زانێ ئەگەر چی ابن تەیمیە دوو کتێبە سێ کتێبە هەیەی لەسەر منطق دوو کتێبە هەیە لە سێت هەیەی لەسەر منطق بەڵام کاملەن منطقیشی پێڕەفزە بە هەموو جۆرێ گرنگ بوو بەلامەوە ئەوە بڵێم ئەمڕۆ ئەوەی کە پێڵن لەناو کەوانەیەەکە ئەوەی کە پێڵن عالەمی ئیسلامی لە ڕاستیە ئەو فۆرمە لە بیرکردنەوە کەتیایەتی بریتە لە ئەنتی عەقڵانی صراحة من حزب مناوێنان نییە بەڵام بە سەراحەت بڵێم ئەمڕۆ ئیسلام محەممەد سنەی ئینتاجەکە داعش ئینتاجەکە لە ڕاستیە لەبەر ئەو ڕەفزکردنی عەقڵانیەتەی کە هەیەی باشە کول پێم خۆش نییە نمونە بێنمەوە لە کۆرۆنا چەندین سەرکردەی ئیسلامیمان بینی تەسریحیە قسەی کرد ئەم تەسریحانە قسەکردانە هیچ نەبوو جگە لە گاڵتەکردن بە عەقڵ هیچ نەبوو جگە لە گاڵتەکرد سەرکردەی ئیسلامیمانێ تەفسیری هەیە لە تەفسیرەکە بڕۆ بیخوێنەرەوە لە لاپەڕەیەکیان نووسیوێتی باشە لە لاپەڕە 42 هەڵەنە بنبەرگی یەکەمی تەفسیرەکەیە لامە ئەگەر کەسێک داوای مەزەرەکەم لێ بکە ئەڵێ ئازایەتی نییە تۆ شتێک بیری لێ بکەیتەوە اینجا قەنەعەتی پێ بکەیت
ئازایەتیەوەی بیری لێ نەکەیتەوە قەناعەتی پێ بکەیت ئەمە منطقی بیرکردنەوەی جۆرێک لە فۆرمی ڕۆشنبیرێک ئێستا زاڵە لەناو عالەمی ئیسلامیە و بە کولی عەقڵانیەتی پێڕەفزە بەداخەوە و شتی تر ینی فۆرمی تر جارێکی تر سەری هەڵاوە ئەوەی کە پێڵن ئیعجازی علمی قورآن کاکە وەزیفەی دین علم نییە یعنی ناسا بەس بۆ ئەو عەدەسەی ئەو کامێرەی کە دروستی کردووە کوونە ڕەشەکانی پێکەشفکە ثەقەب السەودای پێکەشفکە 200 ملیۆن دلار بەس بۆ عەدەسەکەی یاوێتی باشە بەس بۆ کامێرەکەی یاوێتی ئەم هەموو مەسروفاتەی کردووە تاوەکو ئەوەی کردووە دنیایەک زانای خستۆتە کار کاتێک زانی لەو سەرۆجاڵەوە چی ئەوە تا من لە قورآن 1440 ساڵ لەمە پێشاتوە والسماء والطارق ئەمە باشە ولا تبخسوا الناس أشياءهم چی لێها يعني معقولة تۆ خەڵکێک يعني کاکە خۆ هیچ نەبێت زانست لە خزمەتی بەشەریەتە معقولة تۆ بۆ ئەمە خەریکی ئیهانەکردن بی بەداهێنانەکانی خەڵکی تر معقولة بەم جۆرە لە بەرامبەرە ئەم جۆرە حقدە ئەمە چییە کە تۆ هەتە لە بەرامبەرەکە ئەم حقدە ئەم ڕەشیە قەرار وانێ الله رب الناس بێ إله الناس بێ وەکو چۆن خوای منی کورد و عەرەب و فارس هەروە خوای ئینگلیزیەک و عەرەبێک و فلان و ئینگلیزیەک و فەرەنسیەک و فلان و فیسارەکە رب الناس ناس باشە قەرار وانیە وا بێ بۆیە نا ئەم بە جۆرێکی تر كلن ئەوەنە عەقڵانێتی پێڕەفزە حەزارەتەکەشی پێڕەفزە شارستانەتەکەشی پێڕەفزە پڕ لە حقت تا ئەگاتە ئەو ئاستەی کە چی بڵێ قۆپیەکردن لە زمانی ئینگلیزیە ڕەوایە بێبیکەیت باشە زمانی ئینگلیزیەوە نایەنێت تۆ بچی سعی بۆ بکەیت زمانی کافرە دەبێ قۆپیتیا بکەیت فتوایە زانی ئەمە فتوای کەسێکی حەنبەلی سەلەفیە باشە ئەمە بە جۆرە لە جۆرەکان بیرکردنەوەیکی ساید من هاوڕێم هەیە لە فەیسبووکە پۆستی کردووە ئەڵێ ئەم جیاکردنەوەی خەڵکێ لە نوێژات 2 مەتر دوور بن لە یەکتری ئەمە خطەیەکی صهیۆنی عالەمیە جینا تازەترین نەزەرەی علمی کەشف بووە ئەگەر موسڵمان لە نوێژە بلکێ بە ئینسانی موسڵمانە تیشێکی لە بینیانە دروستە بێت تیشێک لە بینیانە دروستە بێتەوە کە ئەم تیشکە نەک کۆرۆنا بەڵکو هەچی ڤایرۆس و میکرۆبیشە لە ناویەوە پێم وتم ئەمە لەکوێ بووە بەحسەکەم پێ بڵێ یعنی ئەوە ئەم شتانە ئەوە ئەڕوات ئەم شتانە بەم جۆرە ئەڕوات ینی لە عەقڵانیەت وڕێنەکردن و ئەمڕۆ بەدایخەوە بە ناوی دینەوە بەم جۆرە ئەڕوات و هیچ کەسیش قسە ناکا و ئەڕوات وەکوتم بۆیە ئەو سێ ڕەوتەمان هەن ڕەوتێکیان کە بە کولی عەقڵانەتی پێڕەفزە لە ناو ئیسلامە حەنبەلیەت بە درێژی مێژوو و ئێستا لە قۆناغ و ترۆپکی سەرکەوتنی خۆیاتی ڕەوتی دووەمیان بریتە لەوەی کە ئاینی پێڕەفزە یا بەلایانی کەم ئاین بە سەرچاوی معریفە نازانێت کاکە من ناتوانم من اختصاصم فیزیا بێ بگەڕێمەوە بۆ دین کەمە سەرچاوی خۆم ناکرێ من اختصاصم ئیدارە بێت دین کەمە سەرچاوی خۆم وەکو قیام ئەکرێ هان دەرێک بێ بۆم ئەمانە ئەبێت بەڵام ئەمە ناکرێت باسی عەدالەت بکەی عەدالەت نەزەریەیە تیۆریە باشە تیۆریە بڵێ وەڵا متى استعبدتم الناس وقد ولدتهم امهاتهم احرارا ما چیە مەقسەیە تاو ئەمە خۆ بێئەدەبیکردن نییە بەرامبەر بەو شەخسیەتە بەرامبەر ئەمە بێئەدەبیکردن نییە ئەسڵەن بێڕێزیکردن لەویایە کە تۆکو نەزەریەیەک ئەم قسە تەڕەحکەی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته مامەسای زانکۆ بیبیت ئەمە وەکو نەزەریەک عەرزکەی نەزەریە چی کاکە تیۆریک وتە نازانی تیۆریانی چی ئەمە عیبدارکردنی ئەم دینەیە تۆ بتەوێ بڵێ ئەم کتێبە سەرچاوی زانست کاکە زانست کاری جیایە عەقڵانیەت کاری جیایە و ئاین کاری جیایە یعنی نە عیلم ئەبێ کاری ئەوە بێ ڕەفزی دین بکە و نە دین ئەبێ کاری ئەوە بێ ڕێگە لە چی بگرە ڕێگە لە زانست هەر کاتێک ئاین ڕێگەی لە زانست گرت بێ ڕێگەی لە عەقڵانیەت گرت بێ خۆی کەوتوتە بەردەم هەژمونی فەوتانەوە باشە سقراط بەناوی چیەوە دەرمان خوارد کرا سقراط بەناوی ئاینەوە دەرمان خوارد کرا مەسیحیەت بەناوی چیەوە هەموو زانایانەی کوشت بەناوی ئاینەوە کوشت ئێستا ئەمڕۆ خەڵکی بەناوی وەکو عەقڵانێک دەم کوتەکرێ ڕەخنە دەم کوتەکرێ بەناوی چیە دەم کوتەکرێ بەناوی زانست بەناوی ئاینەوە دەم کوتەکرێ باشە بۆیە ئەم سێ ڕەوتی یەکەمیان کە بریتە لە ڕەفزکردنی
علم ئاین عقلانیت عفوا ڕوتی دوێن کە بتێ لە ڕەوزکردنی ئاین ڕوتی سێمێن کە مەحاوەلەی تەوافقە و ئەم ڕەوتە لە ناو مێژووی ئیسلامیە و لە ناو مێژووی مەسیحیەتە بەڵام لە مەسیحیەتە سەرکەوتووە ڕەوتە لە ڕاستیە تا حەدێکی لە ئاین ئیسلام وەکو خەتێکی جۆگەیەکی باریک هاتووە بەڵام تا ئێستا نووزەی بە حاڵ لێوە دێ و من تەسەوڕەکەم لە نووزە بڕانیش ئەکەوێ و لە ڕاستیە ئەوەی کە ناو عالەمی ئیسلامیە بەرەو ترۆپکی سەرکەوتنە ڕوا و هەژمونی تەواوی هەبێ لەسەر ئەوەی کە پێڵە عالەمی ئیسلامی بریتە لە ڕەوتی ئەنتی عەقلانیەت ئەم سێ ڕەوتەیە لە مامەڵەکردن لە نێوان ئاین و عەقلانیەتە لە ڕاستی ئەمە بابەتێکی توزانم ینی سەرپێی سەریع خستنە ڕووی کۆمەڵە چەمک و بابەتی خێراب و لەو بارەوە هیوادارم سوودی بوو بێ هیوادارم کۆمەڵک بابەتی وروژان بێ و هیوادارم کەسێک کە ڕایەکی جیاوازی هەیە پێکەوە دبیتمان هەبێ گفتوگۆمان هەبێ لەو بارەوە سوپاستانەکەم مەمنونم هیوادارم بەو ئەندازەی کە کاتم گرتوون سوودیشم پێگەیان بکەم سوپاستانەکەم سپاس